جا ئەو کەسانەیە گەر دڵیان وابێ دڵیان ئەوەندە پاک بێ ئەو کەسانە ئیسراحەتەکەن لە ژیانی دنیای خۆیانە ئیسراحەتەکەن جگە لەوەی کە لە قیامەتی شائیبەنەوە. بەڵام ئەو کەسانەی کە پڕ ناو دڵیان لە قین و بغزە، ئەو کەسانەی کە بەردەوام خەریکی بربەرەکانەی خەڵکن، ژیانی خۆیان تاڵەکەن، ئەو ساف و سایقیە نامێنێت، ئەوە جگە لەوەی کە قیامەتیشان ئەفەوتێ. خوای تەعالا لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ لە سورەتی شوعەرایە ئاەتی 88 و 89 خوای تەعالا ئەفەرمێ يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. يوم لا ينفع مال ولا بنون، نمال نكر أولاد كسكار حج سودكان نية إلا من أتى الله بقلب سليم، إلا لو الرجاء بقريته بولاي خواهي تعالى بدليكي ساغ سليم وبقريته بولاي خواهي تعالى، دليك دور بلا شريك قراردان بو خواهي تعالى، دور بلا قين وبغض برامبر بمسلمانان وبرامبر بخلقي، دليك دور بلا كبر لفيزلي ئەو دڵە لە ڕۆژی قیامەتە فریاتەکەوێ. ئیمامی ئەحمەد بۆمانە گێڕێتەوە غەیری ئیمامی ئەحمەدیش گوێ لەم بەسەرهاتە بگرن بە ڕێزان پەندی لێوەربگرن بۆ ژیانی خۆتان گرنگە. ئیمامی ئەحمەد ئەیگێڕێتەوە و غەیری ئیمامی ئەحمەدیش لە ئەنەسی کوڕی مالکەوە ئەفەرمێ ڕۆژێکیان لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم دانیشت بووین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی مسلمانان هەر ئێستا کابرایەک ئەهلی بەهەشت دێتە ژووری مزگەوتەوە، هەر ئێستا کابرایەک دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە. فەرمێ هەمومان بێدەنگ کپ و کڕ چاوەڕوان بین بزان ئەوە کێیە کە تێتە مزگەوتەوە ئەهلی بەهەشتە. هەمومان تەماشامانە کرد کابرایەک هاتە ژوورەوە، نە ئەبوو بەکر بوو نە عومەر بوو، کابرایەکی نەناسرا و زۆر خەڵک نەیەناسی، دەستنوێژی گرت بوو تک لە ئاوی ڕیشی ئاهاتە خوارەوە تکە و نەعلەکانیشی گرت بۆ دەستی چەپێوە. ئەڵێ ڕۆژێکی کە دانیشت بووین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر فەرمووی مسلمانان ئێستا کابرایە دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە. ئەفەرمێ بە هەمان شێوە تەماشامان کرد بینیمان نەفس کابرایە، دەستنوێژی گرتووە ئاو لە ڕیشێت کێ نەعلەکانیشی بەدەستی چەپێوە. ڕۆژێکی کەش پێغەمبەر صلی الله عليه وسلم وای فەرموو بینیمان نەفس کابرا هاتە مزگەوتەوە. زۆر سەیرمانە هات بۆیە هەندێک لە ئەسحابەکان وەکو عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاص کە پیاوێکی زۆر یا گەنجێکی زۆر حەریص بوو کە بزان پێغەمبەر صلی الله عليه وسلم چی ئەکات چی ئەفەرمێت تا جێبەجێ بکە، کەوتە شوێنی ئەم کابرایە تا ڕۆژت ماڵیانی ناسی. پاشان دای لە دەرگا و پێی فەرموو، پێی وت تیمامە گیان من ئەگەر ئیجازەم بدەی ئەمەوێ لە ماڵی ئێوەیە بمێنمەوە. ماڵی خۆتە، ماڵی مسلمانانە. فەرموو سێ ڕۆژ و سێ شەو ئەم پیاوە ئەم گەنجە جوانە لە خزمەتی ئەو پیاوەیە مایەوە، مراقەبەی ئەکرد بزانم ئایا چەندێک شەو نوێژی ئەکات چی ئەکات چی ناکا، مراقەبەی کرد سێ ڕۆژ و سێ شەو. پاشان بینی شتێکی وا ناکە، یعنی ئەسڵەن عەبدوڵڵای کوڕی عومەر بە ڕۆژ دائیمەن بە ڕۆژوو بوو، بە شەوی شەو نوێژی ئەکرد نە ئەخەوت هەر قورئانی خوێنا. بینی ئەمە وا نییە، ئەم کابرایە ئەوەی تیا نییە. بۆیە سەیری هات سەری سوورما. دوای سێ ڕۆژەکە فەرمووی مامەگیان ئێمە لە خزمەت پێغەمبەرا دانیشتو بووین صلی الله عليه وسلم، سێ ڕۆژ ئاوای فەرمووی ئێستا کەسێ دێتە ژوورەوە ئەهلی بەهەشتە، هەر سێ ڕۆژەکە تەماشامان کرد تۆ هاتیتە ژوورەوە، بەس پێم بڵێ تۆ چی ئەکەی وا تۆ ئەهلی بەهەشت بی؟ ئەوەندەی من مراقەبەم کردی چاودێریم کردی تۆ شتێکی وا ناکەی لە ئێمە زیاتر.
فەرمی وەڵڵا هەرەوەیە کە ئەیبینی بەخوا من هیچ خۆمم نەگۆڕیە ئەوە نییە بڵێ شتێکم کردبێ لەبەر تۆ نەیکەم هەر ئەمەیە کە ئەم بینی ئەڵێ عەبدوڵڵاش کەوتە ڕێ پاشان هات بڕوا لە دواوە بانگی کرد وتی وەرە گەڕایە دواوە فەرمووی هەر ئەوەیە کە ئەیبینی بەڵام یەک شت هەیە ئاگات لێی بێ غير أني لا أجد في نفسي لأحد من المسلمين غشا ولا أحسد أحدا على خير أعطاه الله إياه فرموي هر أويك أي بيني بلام لظلما من برامبر بحيث مسلمانيك غشو ناپاكمنية وحسودي وإيري وقين وبغض برامبر بحيث مسلمانيك نية فرموي عبد الله فرموي هذه التي بلغت بك وهي التي لا نطيق فرموي أمية كجيان توي جيان دوتا أو بلايا كإيمان ناتوانين بقينا أو بلايا برزان دل باكي زور زور جرنجة زور زور جرنجة إنساني مسلمان أبي زور حريص به لوي دلي باك به لحقدو لبغض برامبر با خلقان يتر برسيارا لبيغمبر كر صلى الله عليه وسلم أي الناس أفضل وتيان أي بيغمبر إخوة زولك لأصحابي بيغمبر صلى الله عليه وسلم أم برسيارا أكرت أم أصحابي برسيارك أي بيغمبر إخوة باشترين خلق كي بيغمبر إخوة صلى الله عليه وسلم فرموي كل مخموم القلب صدوق اللسان فرموي هر كسيكي مخموم القلب زمان راستگو وتیان أي پیغمبری خوا زمان راستگو أزانين كسي كزماني راستگو بي درونكا أي باشا مخموم القلب كي أي پیغمبری خوا قال هو التقي النقي لا إثم فيه ولا بغي ولا غل ولا حسد فرمي أو دل باكيا كالأخوة أترسي كخوي أباريزي لنا فرمانكاني خوا باكا تاواني تيانية ظلم مستملة هيج كسيك ناكا حقد بغض غل حسودي برامبر بهيج مسلمانيك تيانية هندي كات هي خواي تعالى داينا وتيا دعاء قبول به وكاتي ليبردنا خواي قورا لإنسان كان أبوريه بغض قين أبنه هوي أوي ألو كاتبري تو نكوي أو كاتانا توي بر نكوي أو تاتا ما شاكن في غمر إخوة صلى الله عليه وسلم أفرمي تفتح أبواب الجنة يوم الاثنين ويوم الخميس للروجي دو شما وللروجي بيان شما درقا كاني بهشت أكرينو فيغفر لكل عبد لا يشرك بالله شيئا خواي قورا لها مو عبد خوش بيه شريكي بخوا قرار ندابي إلا رجلا كانت بينه وبين أخيه شحناء فيقال انظروا هذين حتى يصطلحا درقاكاني بهشت كراوة خواي قورش عفو عام دركا حمود شميك وبين شميك بلام أو عفو عام بريا كسناكوي دیارە ئەو کەسە تاوانەکەی زۆر گەورەیە بەڵێ ئەو کەسانەی کە لەگەڵێکا قسەیان نییە ئەو کەسانەی کە قینیان لە دڵا هەیە بەرامبەر بە یەکتری ئەو لێبوردنە گشتیە کە دووشەمان و پێنجشەممان دووبارە ئەبێتەوە بەری ئەو کەسانە ناکەوێت کە بەرامبەر بە یەکتری شتا لە ناو دڵیانە ئەبوو دووجانە سەحابەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم نەخۆش بوو هەندێک لە مسلمانان ڕۆیشتن سەریان لێدا بینیان ئەم کابرا دەمچاوی دەمچاو نەخۆش نییە نەخۆشەکەی قورسە بەس بزگە خەنینە لەسەر لێوی لا ناچێ زۆر عەجایبیان هات فەرموویان چییە دەمچاوت گەشاوەتەوە فەرمووی لەبەر دوو شتە سوبحان الله لە ژیانما دوو شت زۆر زۆر احتیمامم پێداوە یەک تەدەخول لە شتێکان ناکەم پەیوەندی بە منۆ نییە يعني تأثيري حتى لسر مرقي شي كردوه يعني لسر مرقى عالم هموي وضعي شونا أم وانية لبر أوي دوشتي لجياني خويا جيبا جي كردوه يك
تدخلی لە شتێک نییە کە پەیوەندی بە ئەوە نەبێ هەندێک مەسائلێ پەیوەندی بە تۆ نییە ئیتر بەڕۆ نایەوە خۆتی لێ بپارێزەوە زۆریش خستیانە نایە بەڕۆ نایەوە دووهەم بەرامبەر بە مسلمانان دڵم هیچی تیان نییە تووشت لە شتێکا تەدەخول ناکەم پەیوەندی بە منۆ نییە بەرامبەر بە مسلمانانش دڵم هیچی تیان نییە ئەی براینە دەبا یەکێک بڵێ کاکە ئیتر مش لە ژیانمە ئاوا براینە زۆر قسە هەیە ئێمە ئەیکەین بچووکە بەس بەرامبەر زۆر سوودی لێ وەرەگرێ برادەرێک لەوانەیە سەلەم مەجلسە دانیشتۆ من نازانم کێ بەس تەلەفۆنی بۆ کردم وتی مامۆستا تۆ باس ئەوەت کرد وتت ڕۆژێکیان وتت مزگەوت حەسابی یەکێ لە مناڵەکانتی بۆ بکە هەر لەبەر خوا تۆ 4 مناڵت هەیە بێژە من 5 هەیە هەموو ڕۆژی 1000 دینار دەمە دەست ئەوانەوەیەکی 1000 دیناریش دانم بۆ مزگەوت ڕۆژی جمعە دێنم ئەیخەمە ناو مزگەوتەوە وتی ئاوات وتی لە دڵ خۆمە وتی زۆر قەرزار بووم و حتى لەناو ماڵیشە لەناو عایلەکەمان لە ماڵەوە کێشەمان هەیە وتی واللهی بڕیارمدا ئەمە تەطبیق بکەم ئەمە بەس قسەیەک یەک وشەیە وتی بڕیارمدا تەطبیقی بکەم لەوانەیە لە مەجلیسە دانیشت بێ وتی بڕیارمدا تەطبیقی بکەم وتی هەموو ڕۆژێ قەرارمدا 1000 دینار دەمە دەست دوو مناڵم 1000 دینار دەمە دەستیانەوە 1000 دینارش بڕیارمدا هەموو ڕۆژێ بخەمە ناو مزگەوت وتی جارجاریش هەزارەکە کەم بە 2000 قەرزاریش وتی واللهی لە ماوەی ئەم چەند مانگە سوپاس بۆ خوای گەورە ئەڵێی لە ئاسمانەوە بەرەکەتە ڕژێتم سەرمانە الحەمدوللا کێشە لەناو ماڵمانە نەما لە خوا بەزیاو بێ دوای ئەوەشە قەرزاریەکەشم لە خوا بەزیاو بێداوەتەوە هیچ شتێ لە ژیانمە ئەوە نەسوودم لێ وەرنەگرتووە قسەیەکە یەک قسەیە تۆ جێبەجێیەکەی ئەی دەبا یەکێک بڵێ کاکە من بڕیار ئەدەم ئیتر تەدەخول لە شتێک ناکەم پەیوەندی بە منۆ نییە و بڕیاریش ئەدەم بەرامبەر بە مسلمانان هەوڵ ئەدەم ئیتر دڵم پاکەکەمەوە سەیکە بزان چۆن ژیانت تەگۆڕێ واللهی سەرەوە ژێر ئەبێتەوە ژیانت ڕێک عەکسە بێتەوە ئەو هەموو ناخۆشیەوە ئەو هەموو بغزەوە ئەو هەموو حەسادەتەوە ئەو هەمووی ئەگۆڕێ بەس مشکیلەکانی ئێمە براینە ئەوەیە لەوانەیە لێرە تۆی سە بڕیار بدەیت بەس مشکیلە ئەوەیە دەرەچی دەرەوە بیت دەچێتەوە چەند خۆشە بتوانی بەردەوام بی لەسەری چی بکەیت تا نەجاتت بێ ئەمانەتیان نەمێنێ ئیسە بڕیار بدەین بێژین کاکە ئەمە زانیمان مامۆسا بەڕاستی زانیمان ئەمە گوناحێکی زۆر گەورەیە چی بکەین تا نەجاتمان بێ یەک دوعا والذين جاءوا من بعدهم يقولون ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ئەمە خوا فێرمانەکە دوعا بکەین فێری دوعا بین ئەم دوعایە بکە بڵێ خوایە لە بەرامبەر بە مسلمانان قین لە دڵمان مێڵە دوعا زۆر مهمە دوو قسەکردن براینە جاری وا هەیە هەر قسەکە ئەگەر شیرین بێ قسەکانت خەڵک خۆشتی گەرەکە بەس هەر بە قسە خۆت ناشرینەکەی لای خەڵک ئەو کەسانەی قسە زۆرەکەن یا ئاگایان لە زوانی خۆیان نییە خەڵقینی لیانە ئەمانیش قیل لە خەڵکن وقل لعبادي يقول التي هي أحسن فإذا الذي بينك وبينه عداوة كأنه ولي حميم جاري وهي زلامك زور قيني ليد بوا أما طبعا من لجياني خو ماروي داوة زلامي حل خوش تيل قرد لدلي خويا برامبر بمن بس بينيما وناويكي جوان بانيم كردوه هر بس أونا وتمكاك فلانة كس يا خوي مثلا خلق وشيوية تربانيان كردوه بس من بشيويكي جوان بانيم كردوه لخوه قراوه يا قصة اي قري سلام كردن زلام وهي كتو سلامي لناكي قيني لتا بس كسلامت لي كرد بيغمري خواه صلى الله عليه وسلم فير معنا كافر مناتش نبهشتو تا إيمان نهينا وإيمانش نهينا تا يكتريتان خوش نبي شتكتان بينا لهم تا خوش يسي لبين تا نبلاو بيتوا قينو بغز نميني وتيان چي اي بيغمري خواه فرمي سلام الله يعني بس سلام بلي سلام لجاتي اوي او ادوني بركة اولاو الروي بركة أولاه والسلام ناكي نا سلامي ليبك يخوت يعني آمد قورترين أجري هي جقل ويش باشبو من بركة مولاه على خوم اللي طلقم إبراو السلام عليكم أو سلامة حرشي ضل هي حتى كابرا قال برامبرت قورترين بغزي بيا سلامك أي تاوين يتورك هدية دان كابرايك قيني لي تشتيك على ضل برامبري شتيك على ضل يا برامبرت هدية كي بوبو لا مناسبة يكا دیارەیەکی بۆ دیارێکە با چەند بچووکیش بێ عەترێکی بۆ تصورەکەن من دکتۆر عەبدولواحید ڕۆژێکیان چوومە عیادەکەی
خوای تعالی تەمەنی درێژکە ئەو پیاوە خزمەتێکی زۆری ئەم خەڵکەی کردو چوومە عیادەکەی نەخۆشیەکەم هەبوو بردمە ئەوێ هەڵسیان کە هەڵسیان عەترێکی دا بەدەستمەوە باوەڕەکە نام ساڵێکە ساڵ و نیمێک هەرچیەکەم دڵم نایە قەترەیەکی تۆزێ قەترەیەکە دەم لە خۆم ئیتر هەر لە خۆ ئەو عەترە ئەبینم ئیتر هەرچی هەبێ بەرامبەر بەم پیاوە نامێنێ لە خۆشەویستی زیاتر تووڕە نەبوون هەوڵ بدەی خۆت لە تووڕەیی بپارێزی سەحابەیەک وتی پرسیارم لە پێغەمبەر کرد صلی الله علیه وسلم ئەی پێغەمبەری خوا وەسیەتم پێ بکە وتی تووڕەمەوە ئەڵێ بیرم کردو دو سێ جار طبعا دووبارەم کردو هەر وتی تووڕەمەوە ئەوە وەسیەتەکەی بوو بۆ من ئەڵێ لەوەدا بیرم کردو بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر فەرمێ تووڕەمە بە دوای بیرم کردو سەیرم کرد هەرچی گوناحەیە لە تووڕەیەوە دروستە بێ کاکە یعنی هەرچی گوناحەیە لە تووڕەیەوە دروستە بێ ئەیتر گەورەترین وەسیەتە بۆیە تووڕە نەبوون زۆر مهمە مناقەشە نەکردن لەگەڵ مسلمانانە بە تایبەتی من و تۆ براین ئێمە وامان پێهاتە بچووک هەموو شتێ مناسبە نییە لە وڵاتە کێشە دروست نەکە وامان پێهاتە وەڵڵاهی من حەزەکە مناسبات نەیە هەنێ سەیرەکەی هەر مناسبێ دێتە بانە ئاوا مسلمانان دەسەکەن بە مناقەشە ئەم لە ئەوە خوێنێ ئەو لە ئەوە خوێنێ ئەمەش غەڵەتێ زۆر زۆر گەورەیە ئێمە ئیکەین کاکە زوانت بگرە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ من وعد و زەمانەتی بەهەشت ماڵێک لە بەهەشت ئەدەم بەو کەسانەی کە مناقەشە ناکەن کە مجادلە ناکەن حتى ئەڵێگە لەسەر حەقیش بی منام لەسەر حەق بەرنامەیەکم هەیە بۆ چوونێکم منام لەسەر حەق یعنی کە زانیم بەرامبەر گوێم لێ ناگرێ کاکە مناقەشەی لەگەڵا ناکەم با لەسەر حەقیش بم پێغەمبەر صلی الله علیه وسلم مژدەی باڵێکی پێم داوە لە بەهەشتە ناڵێ ئەگەر لەسەر ناحەق بی ئەڵێ لەسەر حەقیش بی تۆ خۆت بپارێزە ئەوەت بەرەکەوێ منافسە لەسەر دنیا نەکەی هەرچی کێشەی ئێمەیە لەسەر دنیایە والله هەرچی کێشەمانەیە لەسەر پارەیە یا لەسەر مەنسەبە یا لەسەر ناوبانگیە هەرچی منافسە هەیە بیری لێ بکەرەوە هەر لە منافسە گەورەکان حتا ئاگاتە بچووکەکان ئەم وڵاتە هەرچی کێشەی هەیە لەسەر ئەوەیە حتا هەر لە لوتکەی دەسڵاتۆ بیگرە منافسەی لەسەرە و شەڕی لەسەرە حتا ئاگاتە کێشە لە ناو دوو عایلەیە دوو برا لە ناویەکە بەینیان تەواو نییە وڵات چییە میراتیەکەی باوکم ماڵەکەی باوکم کێشیان لەسەرەوەیە تۆ ئەگەر بسڵمانێکی ڕاستەقینەی کە هەر نامێ پیرۆزیان بی پارە چییە ماڵ چییە من بغز و قین و ئەمانە دڵخۆم هەر نامێ باکە ماڵ و پارە کاتێ باشە کە خۆشی بۆ من دروستکە لەزەتم داتێ کە خۆشەویستی لە ناوی براکان و لە ناوی ئامۆزاکان و لە ناوی خەڵکا و ئەمە کە زانیم بۆ کێشە من خۆمی لێ دوورەگرم کاکە ئەم دنیاە ئەوەش نییە بەخوا خوا شتێکی بۆت نووسی بێ هەر دەستەکەوێ خوا بڕیاری دابێ ئەوە بێ وە دەستەکەوێ ئیتر پێویست بم هەموو هەڵپە ناکە داواکارم خوا ئیسلاحی حەڵمان بکە یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت قیم و بغز لە دڵمانە نێڵی بەرامبەر بە هیچ مسلمانی یا ڕەبی خوایە بەردەواممان بکەی لەسەر ئەم ڕێگا پاک و جوانەکە گەورتومانەتە بەر یا ڕەبی ئەگەر غەڵەتێکیشمانەیە غەڵەتەکانمان بچاکەیتەوە یا ڕەبی خوایە بخاتە ناوە جوانەکانی خۆت لەوانە خۆش ببەرە کە لە حادیسەکەی نیوزیلەندایە تیا چوون یا ڕەب العالەمین خوێنیان بکەرە هۆکارێ بۆ ئەوەی ئیسلام زیاتر بڵاوە بێت وەکو الحەمدولله دیارە خوێنی ئەوان بووە خێر و بەرەکەت بۆ وڵاتەکە گشتی یا ڕەبی خوایە ڕەحم بەو مسلمانانەش بکەی کەوا لە مووسڵ دوێنێ تووشی ئەو حادیسە ناخۆشە هاتن یا ڕەبی خوایە مسلمانان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت شیفای نەخۆشەکانمان بدەی ڕەحم بە مردوەکانمان بکەی ڕەحم بە دایک و باوکمان بکەی ڕەحم بە برا و خوشک و کەسوکارمان بکەی یا ڕەبی تەبایی و برایەتی و خۆشەویستی بخەیتە نێوانمانەوە یا ڕەبی خوایە هەر کەسێک کێشەیەکی کێشەکەی بۆ چارەسەر بکەی هەر کەسێک گیراوی هەیە بۆی دەرباز بکەی یا ڕەبی خوایە هەر کەسێک قەرزارە و نەدارە خوایە بۆی جێبەجێ بکەی یا ڕەبی خوایە ئەوەنەی ترە ژیانمان خۆشکەی هەموو ڕۆژانی ژیانمان بەهار و خۆشی بێ یا ڕەبی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت بخاتر ئیسمی عەظەمی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگرە یا ڕەبی دووبەرەکی و تەفریقە نەخەیتە نێوانمانەوە کار بەدەستانی ئەم وڵاتە ساڵح و دادپەروەر بکە ئامین ئامین